خوای گەورە بە فەرمانی شەرعی خۆی بە مسلمانان کافرەکان لا ئەدا، بە قەدەری خۆی بە کافرانیش مسلمانان کەنارەخە. ئەمە ڕێسایەکی تری عەقائیدیە کە ئینسانی مسلمان پێویستە باوەڕی پێی بێ. لە هەر گروپ و جەماعەتێکا بی ئەمە فەرق ناکە کە بێ باوەڕت پێی هەبێت، چونکە ئەمە لە ضمنی باوەڕهێنانە بە ڕوکنەکانی ئیمان و بە قەدەری خوای پەروەردگار. خوای گەورە فەرمێ ولولا دفع الله الناس بعضهم ببعض لهدمت صوامع وبيع وصلوات ومساجد يذكر فيها اسم الله كثيرا ولينصرن الله من ينصره إن الله لقوي عزيز. يعني ئەگەر خوای گەورە ئەو خەڵکەی هەندێکیان بە هەندێکی تریان لا نەدایە و ڕانەدایە، خراپەکاری و دەستدرێژی ئەوەندە سەریە کرد کە هەموو شوێنەکانی خواپەرستیش ئەڕمان وەکو سەومەعە و دێری دیان و بیەعی جوولەکە و مزگەوتی مسلمانان کە ناوی خوایان تێدا ئەهێنرێ. خوای گەورە ئەو کەسانە سەرەخە کە دینەکەی سەرەخەن. خوای گەورە بەهێز و بەدەسەڵاتە و هەموو کارێکی لە کاتوجێی خۆیایە. لادان و ڕادانی دەسەڵات و سیمای کوفر و کافران لەلایەن مسلمانانەوە بە تەئکید بە چەند قۆناغێکە بێ. یەکەم، بڵاوکردنەوەی بانگەوازی خوایی، چونکە ئیقامە حوجەیە لەسەر خەڵکی، ڕوونبوونەوەی دید و ڕێبازی پێغەمبەرانە سەلامی خوایان لێ بکە وحیەکەیان لە لای خوای پەروەردگارەوە بۆ هاتووە. خوای گەورە ئەفەرمێ وقل للذين أوتوا الكتاب والأميين أأسلمتم فإن أسلموا فقد اهتدوا. يعني بەو کەسانە بفەرموو کە پێشتر پەیامی خوایان بۆ هاتبوو، هەروەها نەخوێنەوارەکان یعنی عەرەبەکان کە مسلمان بن، ئەگەر مسلمان ببن هیدایەتی خوای گەورە وەرەگرن و ئەکەونە سەر ڕێبازی ڕاست. پێغەمبەری خوش عەلەیهی سەڵات وەسەلام لە حەدیسی صەحیحی بوخاری و موسلیمە، لە بوخاری 1395 و لە موسلیم 19 بە معازی کوڕی جەبەلی فەرموو خوا لێی ڕازی بێ. معازی کوڕی جەبەل یەکێکە لە فوقەهای سەحابە لە شارەزایان. ئەو معازە بەڕێزەشە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پێی فەرموو یا معاذ ئینی ئوحیبوکە فی الله، کە بۆ یەمەنی نارد پێی فەرموو إنك تأتي قوما من أهل الكتاب فادعوهم إلى شهادة أن لا إله إلا الله. يعني جنابد أتشيت لاي خلقانك كأهل كتاب آسمانين مسيحي بون أهل يمن، بايك من شتك بانجانك يد بوي شايتي داني لا إله إلا الله كبه. بسرنجداني بيامكي بيغمري إخوة عليه الصلاة والسلام وتمان کە ئاسانیش دەرەکەوێ کە خەڵکی بە پێی دید و هەڵوێستیان لە پەیام و بانگەوازەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بن بە دوو بەشەوە، بە دوو بەرەوە، بەرەی کوفر و بەرەی ئیمان، واتە کافران و مسلمانان. هەر بۆیەش لە حەدیسی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وەسەلام هاتووە کە بوخاری ڕیوایەتی کردووە ژمارەکەی 728 أفرمى محمد صلى الله عليه وسلم فرق بين الناس. لجابر وإخوالي رازي به، وروايتكش تفصيلة من هرونديم لنقل كرتونك عادة جائزة كزاناني أهل إسلام برقيك كشاهديك أهن كشاهد يكنوا بشاهد لسر قولي خواني على سر بريالي على سر فتوايك برقيك لي ورقرن أمش بهمان شيوها توتوليرا محمد صلى الله عليه وسلم فرق بين الناس واتى محمد عليه الصلاة والسلام خلقك ليك جدا كرده. دوای گەیاندنی دینەکە و بانگهێش کردنی خەڵکی بۆی پەیوەندی مسلمان بە کافرانەوە ئەچێتە قۆناغێکی ترەوە. ئەم بەلاغ و ڕوونکردنەوەی دینە، ئەم ڕاگەیاندنی ئیسلامە خەڵکێک وا نەزانێت ئێستا لە کوردستانە ڕانەگەێنراوە، خەڵکێک وا نەزانێت لەو وڵاتانە کە پێشتر دارالئیسلام بوون بە خەڵکی ڕانەگەێنراوە، وەڵا گوناحن فەقیرانە هێشتا جاهیلن و
دینەکە نازانن چییە. ئەگەر مەبەست لە دینەکە ڕوونکردنەوە بێ ئەحکامەکانی دین بزانن و تەفسیلاتی عەقیدە و ئیمان و ئیسلام بزانن، ئەوە بەڕاستی بە دراسەکردنێکی شەرعیە بێ وەکو کە فەقێ لای خۆمان بۆی لێ ئەبڕێوەکەوێتە خوێندن. ئەمما کابرا بەرپرسە لەوەی کە بپرسێ بزانە ئەم بانگدانە چێم ئیسلامەتیە چیە کە ئەم عالەمەی لەسەرم هەموو مزگەوتە هەیە هەموو ئیمامە هەیە. یەکەم قۆناغ لە قۆناغەکانی ڕێیزاڵ بوون بڵاوکردنەوەی بانگەوازە خواییەکەیە.